خير هاتني زاري كرمانزيكم طبعا یەکەمین شت مەبەستمان لە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە گەیاندنی چەند پەیامێکە. پەیامی یەکەمیان ئەوەیە کە گرنگی گژوگیای بەهارە بۆ مرۆڤ بۆ تەندروستی و پەیامی دووەمیان ئەوەیە وشارکردنەوەی تاچی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی کۆمەلگا بۆ پاراستنی ژینگە چاکردنەوەی ئیکۆسیستەمەکان سیستەمی بایۆدایڤرسیتی هەمەچەشنی لە ژینگە بە ئاژەڵ بە بەکتریا بە هەموو جۆرە گژوگیایەک پێویستە ئینسان پارێزگاریان لێ بکە لە کۆی گشتی پڕۆسەکاندا مرۆڤ قازان دەکات ژینگە خاوێ نەبیتەوە کۆمەڵە بابەتێک هەیە کە لەوانەیە لەگە دنیای سەردەمیش ئێمە ناتوانین لە یەک کەشیدان بۆ نمونە ئێستا گۆی زەوی تووشی کێشەکانی گۆڕانی کەش و ئاوهەوا بووە کێشەکانی گۆڕانی کەش و ئاوهەوا و کێشەکانی تایبەت بە لە ناوچوونی زۆرێک لە گژوگیا لە زیندەوەران ئەمە سەرەتایەکە یەکەمین فستیڤاڵی گژوگیای بەهارە ئینشاءڵڵا لە داهاتوودا لە قۆناغی داهاتوودا ئێتیمان بەو بابەتە ئەدەن میکانیزمی جیاوازتر دەدۆزینەوە بە شێوەیەکی ئەکادیمیانەتر ئەتوانین تەنزیمی ئەم فستیڤاڵانە بکەن پەیامەکانمان ڕوونتر بی و پانێڵەکانیشمان پانێڵی زۆر مهم بن و پەیامی خۆیان پێبێ ئەم فستیڤاڵە تەبعاً بۆ یەک ڕۆژمان ساز کرد سازکردنەکەش لەبەرچی بۆ یەک ڕۆژ بوو چونکە لەبەر گرنگی گژوگیای بەهارەیە بەخۆی مانەوەیان زۆر تەحمولی مانەوە ناکە لەبەر مەسەلەی مانەوەیان ئەمە هۆکارێک بوو دوایش ئێمە چەند جارێک هەوڵماندا لەو مانگەی ئەم فستیڤاڵە ئەنجام دێن بەڵام ئاوهەوا مەجالی نەئەدا بوو نمونە کەش و هەوا لە مەنتیقەی زۆر یارمەتی دەرنەبوو لەو ڕوانگەیەوە سیمانگماندانا نەمانتوانی بەداخەوە پێشتریشماندانا بوو 25 و ئەوانە هەتا هێ قسمانە 5مان بەڵام باش بوو ئاوهەوایەکە زۆر مناسبە و خەڵک دانیشتوانی مەنتیقای پێشوازێکی باشی لێ دەکەن ئەو برادەرانێکە هاتووشن دەستیمان دوبوونیان دەکوشم دەبینکە لە خەڵکی سۆران کاسبکارانیێرە خەڵکی بڵێم شارەکان تریش هاتون بەشداریان کردووە کەپریان بۆ بەڵێ ئێمە پەیوەندی و هەماهەنگین هەبووە لەگەڵ زۆر لەو کۆمپانیایانەی کە خۆراک ساز دەکەن یاخود بڵێ بەروبوومی گژوگیایی بە پیشەسازی دەکەن بۆ نمونەمە کۆمپانیایمان هەیە لە کەربەلا هاتووە کۆمپانیامان هەیە لە بەغدا هاتووە کۆمپانیامان هەیە لە سلێمانی هاتووە ئەنی لە هەموو شوێنەکانی کوردستان کۆمپانیا هاتووە برادەرانی ئاسایشش لە بازگەکان هاوکارمان بووینە بۆ ئەم بابەتە دەستخۆشیان لێ ئەەکەین و دەستخۆشی تەبعاً سەرەکی ترین پاڵپشتی ئێمە کە کۆمپانیای زوومە کە سپۆنسەری ئێمە بوو لێرادا زۆر بە پێویستێزانم دەستیماندبوونیان بکشم و بەڕاستی هاوکاریەکی ئێمە بوون جێگەی شانازینە و کۆمپانیایە لە داهاتووشدا ئینشەڵڵا کاری باشتریش دەکەین بەخێر بێن سەرچاوە منیش کامەران حوسێن مامەندم بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵ لە ئیدارەی سەربەخۆ سۆران بەخێر بێن سەرچاوە.